certainty possibility certainty possibility تماشاك بابا دوای ئەڵێی تێناگەم باڵی خۆت بەملی خۆت ها وەڵی ئەگەبۆتم نەکردە زەڵاتە بزانم خەڵام ستایقی زۆر پێدا سیرکە باکر سیرکە من ساتات بێتەڵم ێ certainty دڵنیایی یاساکەی بریتێ لە چی بکار زائد must can دەبێت کودون تشم نووسیوە بابا لە ڕابردووە کودون تشم نووسیوە حتما لێ گەڕقەینە زائد سیرکە بابەجە سیر یان بی یان بیس یان بیس عليكم السلام وبركاته دەتوای بیەکە دەتوانی فرمان بە ING وەرگری دەتوانی ئاوەڵنا وەرگری دەتوانی adverb of place وەرگری دەتوانی ناون وەرگری ئەو بەس دەگەر بیەکەیە possibility فەرقی پێ نەفسی یاسایە بکەر زاید ئەوە مەست و کاتە ئەمەیان may might could زاید لە دوای ئەمانە ئەبێ شتێکی سادە بێت ئەو سادەیە دەکرێت خۆی فرمانی بی بێت دەکرێت هەر فرمانێکتکە بێ مهم سادە بێت لە دوای بیەکە جار وایە شتی عەدیکەتر بێت بۆ نمونە ئەگەر فرمان بوو ING پێوەیە جار وایە adjective دێت جار وایە adverb of place دێت جار وایە noun دێت ئەوەکو یاسا ئەوە سەر لێفشەواندن نەزارە بەس بۆ خەت تەماشاک باشە کاکە جەم ئەوەی کە بیستومانە جارێ ئەوەیە کە یەک لی بکەیتەوە possibility گە certainty یاساکانیان فەرقیان چییە must can't certainty may might could possibility باشە ئەمە یەکەم هەنگاوە must can't certainty may might could possibility طبعا ئەمانە یاساکانیان لە چین لە ڕانە بردووە present یاسای ئەم یاسایانە لە presentن بابین پاستەکەش بنووسین بۆی جیاوازی بکەی لە نێوانیانە سیرکە بابە هەمان یاسا زائد هەر مەستەکەت هەر کاتەکەت سیرکە بابەجان ئەو بیا طبعا لە دوای ئەمە بێتە هاف لە دوای هافەکە بێت پی هەبێت جار وا هەیە بینە جار وا هەیە هەر فرمانێکتکە بێ مهم پی بێت چۆن لە دوای بی بەفای ئەوە بۆ دڕون نەکەم باشە تا بە نمونە بۆ تەوە نەکەم زائد verb ING noun ADJ ADV place ئەمە مە بەزیان ئاسانێکینەوە خەمتان نەبێت بێدەنگ بەڵێ کودنج لە ڕابردووکە کودنج لەگەڵیان ئێستەمە ناکەوتەوە بەڵام قەی مشکلە نیە کاکە سیرکەم بابە ستا یەکەم شتمان جیاوازی لە بین certainty possibility چییە must و can't سەر بە certainty may و might و could سەر بە possibility ئەمجا دوو دەمیلەیە چ must بێت چ can't بێت چ may بێت چ might بێت چ could بێت سادەیان لە دوای هات present باشە هەردوو یاساکە تێکراوە must can't may might could لە دوای ئەمان ڕاستەوخۆ فرمانێکی سادە هەبوو بەم بابەتەوە ترێ present جا must و can't بوو ئەوە certainty in the present may و might و could زائد فرمانی سادە بوو ئەوە پێڵێن possibility in the present واضحە تا ئێستا واضحە
لدواي هر يكك لو يا سانا فرمانێکی سادە هات دەمەکەی پێ ئەو تێ پرێزرت بەڵێ ئەگەنەی داستەقلێت پێتەنە بەیس نەداچێ لە دوای مەست و کات یاخود مەی و مایت و کوت هاو و پیپیەکە بوو ئەوە پێی دەوترێت پاست باشە فەرقی پرێزن لەگە پاستە چییە؟ پرێزنتەکە لە دوای وشەکان فرمانی سادە دێ پاستەکە لە دوای وشەکان هاو و پیپی دێ پێمە بێتە ئێستەمە 12 کاکە دێتۆ لە ئیمتحان ڕستێک داتێت ئەڵێ ئەمە چ بابەتێکە تەماشا ڕستەکاکەی ئەگە مەست و کانت بوو یەکەم ئەڵەی سێرتنتیە تەماشاکەی دوو سێرتنتی داوە یەکی چاوە he must be at home کاک هەستەمەشای پرسیاری سەر ساڵەکەین سێرکە باە جارم بەس دەمەوێت دەمەکان جیاکەیتەوە ئەم لێت دەپرسێمە چێت داتێ possibility in the past possibility in the present negative certainty certainty in the present certainty in the past جار یەکەم شت دەبێت بی بابەتەکە جیا بکەیتەوە مەست چ بابەتە certainty زۆر چاک وتم لە دوای مەست لە دوای کانت لە دوای هەر شتێک لەوانەیەوە سیانە فرمانێکی سادە هات دەمەکەی بێتە چی؟ وتە خەلاص کاتە ئەمە certainty in the present باشە؟ ئەگەوە کود وایە کود دەبووە possibility in the present دوای بۆ دووبارەی ناکەمەوە ئێستا نەڵێ تێگەیشتومە پرێزنتەکان چین وشەکان سادێکیان لە دوار بێت نمونەیەکی دیکە she might have gone home نقطة ئەوە چ بابەتە؟ ئەوەی دوای ئەوەش دەمەکەی دیارەکە ئەوە هاو و پیپی نییە کەواتە پاست ئەو هانیە ئەمە ئەڵێ ئەم وشەیان چی ئەم وشیان پێت ئەڵێ ئەمە سێرتنتیە ئەم وشەیان پێت ئەڵێ پرێزنتە ئەم وشەیە بابەتەکەت بۆ دیارەکە possibility ئەو فرمانەش پاستەکەت بۆ دیارەکە باشە وازە هەتا ئێستا دەمەکان دیارە مەست بێ مایت بێ کود بێ هەر چی شتێک بێ فرمانێ سادە بوو پرێزنتە هابوو پیپی بوو پاست ئەمە کەسێ تێ نەگەشت بێ زۆر چاک بۆ یەکەم پرسیار بەو شێوە دێتەوە ڕستێکتدا دێت پێت ئەڵێ بابەتەکەی چ بابەتێکە ولا چ دەمێکیشایە زۆر چاک ڕاوەستە داعزەلەی مەکە شێوازی دووەمی بێنا مۆزۆ ئەمجا بس أنا هاتشو ما كنت مرة ولا ما وصلت اسمه حساسية وبدأ ولا ماش سيدا شوازي دومي برسال بوشاية سيكبا لا بونمونا هي the last test عالم من الدمية ورستيتان اللي ديارة تيا بتيا زاني زور ساكن ده تمشي هذا غيرنا كان أي must have passing B must pass C must have passed D could